بینەران و بیسەرانی بەڕێز لەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت کە تەوەری دووەممانە تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و پەیوەندی یەکێتی بە تەواوەتی لەگەڵ تەواوی حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە تەوەری دووەمماندا میوانداری نەوزاد ڕەسوول ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراقمان کردووە. لە تەوەری یەکەمماندا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای مووسڵ بەشار کیکی میوانمانە گفتوگۆی لەگەڵ دەکەین سەبارەت بە ڕەوشی ئێستایی پارێزگای مووسڵ و پرۆسەی ڕزگارکردنی ئەو شارە و ئایندەی پارێزگای نینەوە لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا هاتوونەتە ئاراوە. بەڕێز بە شارکێکی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم وایە سۆرانیەکەت باشە بە باشی لە سۆرانیەکەی من دەگەی بۆیە من پرسیارەکانم بە سۆرانی دەکەم. بەڕێز بەشار سەرەتا بە لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵەوە دەست پێ بکەین. ینی ئەم پرۆسێ بۆچی ئەوەندە بە سستی و بە خاوی بەڕێوە دەچێت ئەگەر زانیاریتان هەبێت؟ وەڵام من پێم وایە کە بەباشی بەڕێوە دەچیت چونکە ئەگەر تێبینی بکەین ئەو ئامادەکاریانەی کە پێشتر باسی لێ دەکرا بۆ دەستپێکردنی پرۆسەکە لاواز بوون، بەڵام لە ماوەی 3 مانگدا توانیان یعنی لای چەپ ئازاد بکەن یان کۆنتڕۆل بکەن. پێمان وایە بە شێوەیەکی باش بەڕێوە دەچیت و لە لایەکی دیکەوە طبعاً شتی باش ئەوەیە کە هێزە عێراقیەکان بە شێوەیەکی باش ڕەفتاریان کرد لەگەڵ خەڵکی مووسڵ کە ئێمە زۆر یعنی بە ترسەوە سەیری ئەو بابەتەمان دەکرد چونکە پێشتر لەشکری عێراقی لە مووسڵ ڕەفتاری سلبی زۆر هەبوو لەگەڵ خەڵکی مووسڵ، بەڵام بۆ پرۆسەی ئازادکردنی مووسڵ یان دەستپێکردنی بەڕاستی ئیجابی بوو زۆر و لە گەیارە ئەو ئیجابیاتانە باش هاتە پێش. بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە ئیتر تەواو ئێمە ڕوبەڕووی هیچ کێشەیەک نابینەوە، هەموو شتێک دەکرێت بێتە پێشیان ڕوو بدات. باش ئەگەر تەمەشای ژمارەی سەربازانی عێراقی بکەین بە بەراورد لەگەڵ ژمارەی چەکدارانی داعش ژمارەیەکی زۆر جیاواز دەبیندرێ و پێشتر قسەی زۆر لەسەر ئەوە دەکرا پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ کاتێکی زۆری ناوێت. هەندێک جار بازدەوە دەکرێ ینی لەگەڵ ئەوەی ژمارەی زۆری سەربازی عێراقی هەیە بەڵام کێشە لە ئیدارەدانی بەڕێوەچوونی شەڕەکان هەیە لەلایەن فەرماندە سەربازیەکانی عێراقەوە. ئێمە تەسەوری ئێمە ئەوەیە کە کێشەکە تەنیا عەسکەری نییە. ئێمە هەمومان متتەفق بووین لەسەر ئەوەی کە بە هەر شێوەیەک بیت بە هەر نرخێک بیت دەبیت داعش لە ناو ببرێت. هێزە عێراقیەکان مەشقیان دیت، مەشقیان پێکرا لەلایەن ئەمریکیەکان و جەنابەت ئاگاداری ئێستاش قاعیدەیەکی ئەمریکی گەورە لە گەیارە هەیە. هاوپەیمانان یارمەتیەکی زۆری هێزە عێراقیەکان دان و بەردەوامیشن لە هەموو ڕیەکەوە طبعاً و ئێستا ئەو هێزەی کە ڕۆلی سەرەکی دەبینی لە ڕوبەڕووبوونەوەی داعش زیاتر دەستگای دژە تیرۆری عێراقیە و ئێمە پێمان وایە کە دەبی تەکید لەسەر جۆرایەتی بکرێتن نەک ژمارەی زۆر. دەبی ئەو لەشکرە جێ بڕوای خەڵکی پارێزگای نینەوە بیتن بە ڕەفتار و بە کردار. ئەوەی ڕووی داوە تا ئێستا باشە، هیواداری کە ئەوە بەردەوام بیت. باش کەوایە دەڵێی باشە بەمانای ئەوەیە لە کاتی ئۆپراسیۆنەکاندا بە شێوەیەک لە شێوەکان گیانی هاوڵاتیان پارێزراوە لەو شەڕێکە ئێستا لە ئارادایە
توانراوە گیانی هاوڵاتیان بە شێوەیەک لە شێوەکان بپارێزرێ؟ کاکە گیان ترس هەیە لەسەر مستەقبەلی یان داهاتووی شاری مووسڵ، چونکە پرۆسەکە تا ئێستاش تەواو نەبووە. لای ڕاستی مووسڵ جانبی ئەیمەی پێی دەڵێن تا ئێستاش ماوە کە نزیکەی 750 تا 800 هزار کەس لەوێن دەرێ ماوە. لە هەندێک شوێنی ناوچەی مووسڵ ناوچەی بەرفراوان کەس تێدا نەماوە، بۆ نمە منطقەی تەلعەبتار هەموویان گوازراونەتەوە بۆ مخەیەمی جەدعا لە کە نزیکی گەیارەیە. یعنی مەترسیەکان مەترسی جدیمان بەکاتمان بە کەواتە هەڵسەنگاندنی بارودۆخەکەیە. کەواتە پێتان وایە مەترسی جدی لە ڕزگارکردنی بەشی لای ڕاستی پارێزگای مووسڵ ڕوودەدا لە داهاتوودا؟ ئێمە لە ڕووی مرۆییەوە بە ترس سەیری ئەو بابەتە دەکەین. هیچ زانیاریەک هەیە کە داعش خەڵک وەکو قەلغان بەکار بهێنێ؟ بە تەکید هەر لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەکە و تا ئێستاش داعش خەڵک بە وەکو قەلغان بەکار دەهێنی و هەموو جۆرە ڕەفتارێکی نامرۆڤانە لەگەڵ خەڵکی مووسڵ دەکات. باشە، ینی پێم خۆشە و پرسیارە بکەم هەرچەندە بەڕێستان ینی بەرپرسی ئیدارین زێدەتر پرسیارەکان پەیوەندیدارن بە خزمەت گوزاریەکان، بەڵام دیارە خەڵکی کوردستانیش دەخوازێ ئەوە بزانێتن ئەو خەڵکانەی کە لە بەرەی چەپی مووسڵدا بوون ئێستا کە بەشێکیان چوونەتە بەرەی ڕاستی مووسڵەوە، ئەمان ینی ئەگەر زانیاریتان هەبێ بە ناچاری وایان لێکراوە بچنە ئەو شوێنە یاخود هەر بەویستی خۆیان بۆ بچنە بەشی لای ڕاستی مووسڵ؟ بەڵێ، پرسیارێکی گرنگە. خەڵک هەر یەک و بە ئەگەرێک یان بە سەبەبێک شوێنی خۆی بەجێهێشتووە و نەقل بووە بۆ شوێنێکی دیکە. خەڵکی مووسڵ بە شێوەیەکی گشتی وابزانم هەموو خەڵک، بەڵام چونکە من باسی مووسڵ دەکەم زۆر پێیان ناخۆشە ماڵی و حالی خۆیان بەجێ بێڵن. ئەمن پێم وایە ئەوانەی کە چووینە دوو بەشن، بەشێک بە ناچاری و بەشێکیش یعنی تەوەسەوریان وایە کە لای ڕاستی شارەکە بە شێوەیەکی ئاسانتر ئازاد دەبیتن کە کۆنتترۆلی لای چاپ کرایە، بەڵام ڕەنگە ئەوە مەترسیدار بیت ئەو بۆ چوونە. ئەمن حەزەکەم هەر لە پرسیاری جەنابەت باسی مەسەلەی گەڕاندنەوەی ئاوارەکان بکەم. ئێمە کار بۆ ئەوە دەکەین کە لە ماوەیەکی نزیکدا ئەو کەمپانە کە لە هەرێمی کوردستانن بتوانین بە تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستان ئەو خەڵکانە لە کەمپەکان دەربینین، چونکە ئێستا خواستێکی زۆر هەیە لە ئاوارەکان کە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. ئێمەش هەوڵ دەدەین کە وەکو حکوومەتی محەلی نینەوە هەموو ئامادەکاریەکان تەواو بکەین و خزمەتگوزاری سەرەتایی پێشکەشیان بکەین. باشە، بەڵام لە هەر شوێنێک کە داعش پاشەکشە دەکا کۆمەڵێک بۆم لە دوای خۆی بەجێ دەهێڵێتن. ئەمە نەبۆتە گرفت بۆ گەڕانەوەی ئاوارەکانی پارێزگای نینەوە؟ چونکە زۆربەی هەرە زۆری خەڵکی مووسڵ شارەکان بەجێ نەهێشت. یعنی مەبەستم ئەوەیە کە پێشی 3 مانگ کە پرۆسەکە دەستی پێگرت، حالت ئێلان ساعەتە 0 کرا، اینجا مەسەلەی بۆمب و مەسەلەی ئەو شتانە کەمە لەو ئاستە نییە کە بتوانین بڵێن کە ئەو گەڕەکانە یان ئەو شوێنانەی کە کۆنتترۆل کراون ئیتر یعنی خەڵک ناتوانانی تێیدا بژیت، چونکە لە ئەساسە چۆل نەکرا. اینجا ئەوە شتێکی باش بوو، ئەوەش هەمووی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەمومان لەسەر ئەوە کۆک بووین کە باشتر وایە خەڵک شارەکە بەجێ نەیەلیت و دەرنەچن و ئاوارە نەبن
و ئەو پرۆسەیە باش بوو یعنی لە جێی خۆیدا بوو. کەواتە سەلامەتی زیاتری هاوڵاتیان لەمانەوەیانە لە شوێنی خۆیان بابینە سەر زیانەکانی پارێزگای مووسڵ. ئێوە ینی هیچ ئامارێکتان لە بەردەستدا هیچ بەدواداچوونێکتان کردووە علەل ئەقل ئەو بەشەی کە تاوەکو ئێستا ڕزگار کراوە بەشی چەپەی لای پارێزگای مووسڵ زیانەکان چەندە و پێویست بە چەند پارە دەکات جارێکی دیکە و ناوچانە ئاوەدان بکرێنەوە؟ ئێستا ئێمە لە قۆناغی ئامادەکردنی مەسحی مەیدانین و ئامادەکردنی کشوفات و مهندسەکان و موازەفینی ئێمە ئێستا لە ئیشکردندان بە تایبەتی لە بەلەدیات و لە بەلەدیەی مووسڵ و ڕێگا و بانەکان و لە هەموو ڕێکەوە ئێمە پێمان وایە لەمەوەی 2 هەفتەدا ئەو ئامارە بە درستی دەکەویتە بەر دەستمان. ئەوەی کە بە بینراو دەبینین بۆ نمونە خەستەخانەی هەرە گەورەی مووسڵی خەستەخانەی سەلام هەر تێکچوە هەر نەماوە. ڕێگاوبانەکان بە تایبەتی پردەکانی سەرەکی 90% ڕێگاکانی یعنی ناوگەڕەکەەکانی مووسڵ تێک دراون بە دەستی داعش و هەروەها بەهۆی عملیاتی ئاسکەریش. ئێمە پێمان وایە بە 2 هەفتە ئینشاڵڵە ئەو کارە تەواو دەکەین. هێشتا لە هەندێک شوێن عملیاتی ئاسکەریش بەردەوامە لەو هەندێک جار عناصری داعش دەردەکەون باش بەڕێز بەشار تۆ ینی ئازادی بە زاراوەیە قسە دەکەی یاخود قسە ناکەی. ئێوە ینی یەکەم جار بۆ ئاوەدانکردنەوەی پارێزگای مووسڵ ینی ئەولەویەتتان بۆ چ شوێنێک دەبی بۆ چ مرکزێک دەبی و ئایا بەڕاست ئێوە ئەو بودجەتان لە بەردەستدا هەیە وەکو پارێزگای نینەوە بتوانن ئەو شوێنانە جارێکی دیکە ئاوەدان بکەنەوە؟ ئەمن ئەگەر وەکو کورد قسە بکەم وەک کادرێکی پارتی قسە بکەم من حەزەکەم تێبینیەک ئەوە بکەم. عێراق بە شێوەیەکی زۆر بەخیلانە تەعامل و ڕەفتار لەگەڵ خەڵکی مووسڵ دەکات و لەسەر بودجە 2016 بودجەی ئێمە تەنیا 7% هاتووە. ئەو بودجەیە کە هاتیش بە شێوەیەکی متەقەتع بوو دوای کۆنتڕۆلکردنی گەیارە ئەو بودجەیە کەوتە کار. ئێمە تێبینی زۆرمان هەیە کە تا ئێستا نەنوێنەرانی ئێمە لە بەغدا توانیانە حکوومەتی عێراق ڕازی بکەن کە ناوچەکانی خۆمان هی کوردستانی ئەوانەی تا ئێستاش لە ڕووی ئیداریەوە سەر بە مووسڵن بە تایبەتی شنگال ئەوەش زۆر گرنگە. ئێمە زۆر دیدارمان ئەنجامدا لەگەڵ بەڕێز عەبادی لە خەڵکی دیکە بەڵام بە فعلی هیچ شت نەکراوە باش هیچ شتێک نەکراوە بە فعلی. بەڕێز بەشار ینی بەڕێستان وەکو کەسێکی ئیداری وەکو کەسێکی سیاسی چ لە پشت ئەو خەمساردەی حکوومەتی بەغدا دەبینن بە تایبەت ینی پارێزگای مووسڵ دووەم پارێزگای لەسەر ئاستی عێراق و ینی گرنگی و بایەخی بۆ ئەو پارێزگایە پشتگوێخستنی ئەو پارێزگایە بە شێوەیەک لە شێوەکان دەرهاوێشتەی سیاسی مەترسیداری لێ دەکەوێتەوە. بۆچی بەغدا خەمساردە؟ ئەوە وەڵامێکی سیاسی پێویستە بۆ ئەم پرسیارە. مووسڵ ململانەیەکی گەورەی لەسرە بۆ ئەوەی کە کێ کۆنتڕۆلی مووسڵ دەکاتن. بەڕاستی ینی ئێمە ئەگەر پرۆسەکەەوە بڕواتن ئێمە متەئەکد نین لەوەی کە ئایندەی مووسڵ سەقامگیر دەبیتن. بۆ نمونە ئێستا زیاتر لە 20 جۆرە حەشت هەیە لە ناو مووسڵ هەر یەک و بەناوی ئەندامی پەرلەمان بەناوی پەرلەمانتارێک یاخود بەناوی سەر و کۆزێک تا دوایی ئەمانە هەمووی ڕەنگە ببنە جێی مەترسی و کێشە لەسەری دروست ببیت. کەواتە ئێوە لەگەڵ ئەوە نین ئەو هێزانە دوای تەوابوونی ڕزگارکردنی مووسڵ ببینین لە پارێزگای مووسڵ ببینێنەوە پارێزگای نینەوە؟
ئەوان ئێمە وەڵامی جەناب دەدەم ئێمە پێمان وایە کە دەبی حکوومەتی عێراقی تەعامل لەگەل دەستگای ڕسمی بکاتن بۆ نمونە دەبی ئێمە زیاتر پشتیوانی لە پۆلیسی نینەوە بکەین کە ئەوان بتوانن ناو شارەکان هەموو ناوچە ئیداریەکان ئەوانە یعنی کۆنتترۆل بکەن و بیپارێزن بۆ ئەوەی یاسا سەروەربی یاسا بەڕێوە بچیتن نەک ببیتە ناوچەگەری و هۆزەگەری و هەر پێکهاتەیەک و هەر عشیرەتێک حەشدی خۆی هەبیت ئەوە مەترسیە بۆ ئایندەی ناوچەکەوە نابیتە هۆی ئەوەی کە خەڵک بە ئارامی بگەڕێتەوە بۆ ناوچەکانی خۆیان باش ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان پارێزگای بەسڕا و پارێزگای نینەوە تەمەشا دەکەین حکوومەتی عێراق ڕاستە ڕاست لەگەڵ ئیدارەی پارێزگای بەسڕا مامەڵە دەکات بەڵام بۆ پارێزگای نینەوە تا ڕادەیەک ئیدارەی ئەو پارێزگای فەرامۆش کردووە پارەی بۆ نانێرێ و بڕیارەکانیشی لەسەرەوەی ئیرادەی پارێزگای نینەوەیە پێتان وایە ئەمە بۆچی؟ چونکە ململانێ کوردی عەرەبی هەیە لە مووسڵ کە لە بەسڕان نییە ململانەی مەزهەبی لە مووسڵ هەیە کە لە بەسڕان نییە نوێنەرانی ئەنجومەنی پارێزگا و نوێنەرانی بەسڕا یەکدەنگن لە مووسڵ یەکدەنگ نین ئەسبابی دیکەش هەیە جەنابەت خۆ باش دەزانی مەسەلەی سراعی تائیفی و سراعی قەومی و هەر یەکێک دەیەوێت بەشی خۆی کۆنتترۆل بکات لە ناو مووسڵ بۆ ئێمە گرنگە استقرار یان ئارامی بگەڕێنینەوە بۆ ئەو ناوچانە چونکە بەڕاستی خەلکی مووسڵ بە تایبەتی پێکهاتەکان ئێزیدی و مەسیحی و شەبەک و کاکەی تۆشی یعنی زوڵمێکی زۆر بوون و تووشی زەڕەرێکی معنەوی و مادی زۆر بوون کە تا ئێستاش ئەوەی کە باس دەکرێت لە بەغدا تەنیا قسەیە من خۆم ئامادە بوویمە لە زۆر کۆبوونەوەیە وعدیش دراوە بەڵام جێبەجێ نەکراوە هەموو شت بە سیاسی کراوە لە ناو مووسڵ باشە ینی زۆر جار دەگوترێ بە شێوەیەک لە شێوەکان بەغدا هەوڵ دەدات هێزی سەربازی لە پارێزگای نینەوە دروست بکات لە ڕێگەی حەشدی شەعبیەوە و ینی بە شێوەیەک لە شێوەکان فەرامۆشی دەستەڵاتی شەرعی پارێزگای نینەوە بکات بەڕاست ئێوە مەترسێکی لەم جۆرەتان هەیە بۆ لە مەودووە فەرماندە سەربازیەکان لە پارێزگای نینەوە بڕیار بەدەست بن ئەوان بڕیار بدەن بڕیاری کۆتایی لە بەغدا هەندێک خەڵک هەن وابیر دەکەن وە لە ناو مووسڵیش هەندێک خەڵکەن وابیر دەکەن اینجا مەترسیەکە لەوەدایە اینجا پێیمان وایە کە ئەو مەترسیانە یعنی ئەوها بە ئاسانی نابیت یعنی لە بەرچاومان نەبیتن دەبی ئێمە بە جددی باسی ئەو مەترسیانە بکەین ئەوەی ئێستا هەیە تا ئێستا مەسلەی کۆنتترۆلکردنی مووسڵە ینی و دەرنانی داعشە دەرکردنی داعشە لە ناو مووسڵ بەڵام دوای داعش بە شێوەیەکی جددی باس لەسەر نەکراوە باشە تا ئێستا ینی حکوومەتی عێراق نە لەگەڵ سەرکردایەتی هەرێمی کوردستان نە لەگەڵ بەرپرسانی ئیدارەی پارێزگای نینەوە باسی لە دوای چارەنووسی پارێزگای نینەوە لە دوای داعش نەکردووە ینی پشتگوێ خستنی ئەم بابەتە چمان نایەک دەگەینی ینی زۆر جار بازدەوە دەکرێ مووسڵ نینەوە کە ڕوحی سونیەکانە عەرەبی سونیە لە عێراقدا ینی شیعەکان کە باڵا دەستن لە بەغدا مەبەستیانە ئەو پارێزگایە وەکو پێشوو نەبێت لاواز دەربکەوێت لە مەودووە من پێم وایە دوای داعش کێشەیەک نامینی کە پێی بڵێن کێشەی سوننە ڕەنگە ئەو پرسیارە باشترە لە عەرەبێک بکرێتن نەک من بەڵام پێم وایە کە دوای داعش ئیتر شتێک نامینی باسی ئەوە بکەین کێشەی سوننە چونکە ئەوانەی تا دوێنێ بەو نەفەسە ئیشیان دەکرد ئێستا بووینەتە بەشێک لە حەشدی شەعبی
کەواتە مەبەستت لەوەیە یعنی سوننەکان ناتوانن وەکو پێکاتەیەک لەمە و دووە ینی سیاست بکەن دەبن بەشێک لە ئەو دامەزراوانەی کە عێراق بە شێوەک لە شێوەکان دایمەزراندووە لەوانە حەشدی شعبی کا کاروان ئێمە وەکو کوردی مووسڵ یان ئەو پێکاتانەی کە غەیرە عەرەبی سوننن ئێمە مشکلەی ئێمە نە لەگەڵ شیعەیە و نە لەگەڵ سوننە ئێمە دەمانەوەی بە ئارامی بژین بە دڵنیایی بژین ئێستا ئەو کارەساتانەی کە بەسەری ئێمە دەهات و لە هەر لە پاش 2023 تا ئێستا کێ قەرەبووی دەکاتەوە ئەیمە نازانین چۆن ینی بتوانین عەقدێکی کۆمەڵاتی دروست بکەین یان اتیفاقێک بکەین مەسەلەی داعشیش مەوزوعێکی دوور و درێژە متەداخلە سیاسیە ئابووریە کۆمەڵایەتیە نەتەوەییە تا دوایی ئێمە ناتوانین یعنی پێشبینی بکەین کە چۆن دەبیت وەزعەکە لە ناو مووسڵ حتا لای ڕاستیش جانبی ئەمەین کە تا ئێستا کۆنتترۆل نەکراوە ئێمە نازانین کۆنتترۆلکردنی ئەو لایە چەند دەخایەنێت و بە چ شێوەیەک دەبیت چونکە ئەو منطقەیە هێزی عێراقی دانی نەک تەنیا جێش و دژە تیرۆ لەوەیە بەلکو حەشدی شعبیش لەوەیە باشە ئەگەر پێکاتەی سوننا لە بارودۆخێک دابێ کەس ئیرەی پێنەبات باشە کورد کە پێکاتەی دووەمە لە پارێزگای نینەوە ئەوان چارە نووسیان بەکوێ دەگات بەرامبەر بەو سیاسەتەی کە بەغدا پەیڕەوی دەکات کاروان بەڕاستی من نامەوێت لە باتی عەرەبی سوننە قسە بکەم چونکە ئەوە مشکلەی خۆیانە لەگەڵ بەغدا و لەگەڵ براچیعەکان و ئێمە شریکی یەکین لە ناو مووسڵ وەکو کورد وەکو عەرەب لەگەڵ پێکاتەکانی تریش برا تورکمانەکان و پێکاتەکانی دیکە ئێمە دەبی بە شەراکەت بە هاوبەشی بڕیاری ئەمنی و بڕیاری سیاسی لە ناو مووسڵ بدەین هەر کاتێک ئێمە گەیشتینە ئەو بڕوایەی کە کورد پەراوێز دەخرێ یان تەهمیش دەکرێتن یعنی ئەو کاتە دەگەڕینەوە بۆ هەرێمی کوردستان بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەوێن دەرێ ئێمە وەکو مەرجعی خۆمان لەوێن دەرێ تەوجیهاتیان چی دەبیت ئەوە جێبەجێ دەکەین باشە ئێستا بەشێک لە پێکاتەکان لە دەشتی نینەوە ینی مەسیحیەکان کوردانی شەباگ و پێکاتەی دیکە کوردانی ئێزیدی بە شێوەک لە شێوەکان دەنگی ئەوە بەرز دەکەنەوە کە ئەو ناوچەیان ببێت بە پارێزگایەکی سربەخۆ و پرۆژەشیان هەیە لەگەڵ بەغدا و لەگەڵ هەرێمی کوردستانیش قسەیان کردووە بەڕێز بەشار پێت وایە زمانی دیموکراسی زمانی دیالۆگ لەگەڵ بەغدا زمانێکی گونجاو بێت بۆ ئەوەی ئەو پێکاتانە مافی خۆیان دەستە بەر بکەن یاخود بە پێچاوانەوە زمانی چەک دوا زمانە ئەگەر بە شێوەیەکی دیکە وەڵامی جەنابەت بدەم گوتت قسە کراوە لەسەر ئەو بابەتانە تا ئێستاش هەر قسەیە نەبووینەتە پرۆژە پێم وانییە دوای 2 ساڵی دیکەش ببن بە پرۆژە و تەرح بکرێن لە سەر ئاستی عێراق بە تایبەتی کە ڕەنگە ماوەی ساڵێک مابیان کەمتر بۆ هەڵبژاردننی پارێزگاکان و هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران من پێم وایە مەوزوعەکان هەر هەمویان درێژ دەکرێتەوە بۆ ئەوەی بچن بەرەو یعنی تەجیل بکرێن هەموو بابەتەکانی کە پێویستە حەسم بکرێن لە عێراق بۆ بەرەو ئەوە دەچن کە تەجیل بکرێن دوا بخرێن چونکە نیەت و جدیەتی حەسمکردنی ئەو بابەتانە لاوازە بەڕەئی من لاوازە و ئەیمە ئەگەر دەرفەتم بدەیت مەوزوعی پێکاتەکان بەڕاستی ئەوان زوڵمێکی گەورە لە ئەوان کراوە ئێمە مەترسی ئەوەش هەیە کە ئەوان ببنە وەکو کارتێک و مەسەلەی یاری پێکردنێک ئێمە پێمان وایە وەکو کورد وەکو سەرکردایەتی کوردستان دەبی بەوازحی لەگەڵ ئەو پێکاتانە قسە بکەین کە ئەو پێکاتانە چۆن چارەنووسی خۆیان تهدید دەکەن بە ئاشکرایی چونکە هەندێک
چونکە لەو بەڵێ پێکاتانە بەڕێز بەشار دیارە ئێمە لەگەڵ نوێنەرانی ئەو بەشێک لەو پێکاتانە قسەمان کردووە و دیارە ئەوانش گفتوگۆیان کردووە دوا پرسیارم ئەوە دەبێت ئەگەر بە کورتی وەڵام من بدەیتەوە بەڕێز بەشار ئەویش ئەوەیە مووسڵی پێش داعش و مووسڵی دوای داعش ینی دەگەڕێتەوە قۆناغی یەکەمی وەکو قۆناغی یەکەم دەبێت مووسڵ ناگەڕێتەوە بۆ قۆناغی پێشی داعش ینی بۆ پێشی دەی شەش شتەکان وەکو خۆیان نامینن بەڕێز نەماون بەڵێ بەڕێز بە شارکێکی سەرۆکی ئەنجمەنی پارێزگای نەینەوە کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاری دۆکەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەم. زۆر سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز لەگەڵمان بمینێنەوە تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە ڕەوشی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش نەوزاد ڕەسوول ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت بەڵام دوای ناوبڕێت. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە لەگەڵ بەڕێز نەوزاد ڕەسوول ئەندامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق میوانمان. بەڕێز کاک نەوزاد بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. خێران دەربی زۆر سوپاس. ئەمڕۆ نوێنەرانی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا نوێنەرانی کورد لەگەڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبنەوەتان ساز کرد با لەوە دەستپێکی ناوەڕۆکی کۆبنەوەکە چی بوو و ینی تەکید لە چی کرایەوە؟ لە ڕاستیدا سوپاس بۆ ئێوە ئێمە ئەمڕۆ بە ئامانجی بینینی کاکۆسرە دوای وەرگرتنی خەڵاتی پێکاسۆ دانیشتین و خۆشبەختانە دانیشتنەکە درێژێ کێشا بۆ ئەوەی گفتوگۆی ئەم بارودۆخی سیاسیە ئابوووریە فەرهەنگی و کەلتوری و کۆمەڵایەتی هەم هەرێمی کوردستان هەم دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین وەک هەمیشە کاکۆسرەت مبادرە بۆ چاکردنی یەکێتی بۆ قسەی خێر و وەکو خۆی لە کۆبوونەوە کەشوتی من هەمیشە لەگەڵ باشترکردنی یەکێتیم لەگەڵ چاکردنی یەکێتیم و پێویستە ئێوەش وەکو نوێنەرانی کورد و کادیرەکانی دیکەی ناو ئۆرگانەکانی تری یەکێتیش و هەموو ئەو خوشکوبرایانەی کە هەواڵن کادیرن لایەنگرن دۆستن لە ناویەکێتی بە ئەرک و ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان هەڵبستن لەو دۆخە ناسروشتیە یان ئەو دۆخە نەخوازراوەی کە ئێستا ڕووی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە دەور ببینین و هەمومان پێکەوە بتوانین یەکێتی بکەینەوە یەکێتیە گرنگ و پڕبایەخکەی جاری جاران چەپکە گوڵەکەی پێش باشە پێشتر لە فراکسیۆنی یەکێتی لە بەغدا بە شێوەک لە شێوەکان ینی هەرێکە بۆ خۆی سیاسەتێکی دەکرد ئایا لە مەودووە فراکسیۆنی یەکێتی هاودەنگ و هاوڕا دەبن بەیەکەوە دەنگ دەدەن لە ڕاستیدا کامەران ئێمە یعنی کەمترین جیاوازیەکان و ناکۆچەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانمان گواستەوە بۆ بەغدا یان دەتوانم بڵێم کاریگەری ئەو دۆخە سلبی یەکێتی کەم بەسەر نوێنەرانی کورد لە بەغدا مەبەستم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دیار بوو ڕاستە بیرروبۆچوونی جیاواز پێش ئەم دۆخەی ناوەندی بڕیار و زۆرینەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەر بوونی هەبووە من زۆر جار لە بەرنامەکانی وتومە سروشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەبەیانی دروستبوونیەوە تا ئەمڕۆ جیاوازە لەگەڵ ئەحزابی دیکە لە هەرێمی کوردستان بەڕێز نەوزاد پێشوازیکردن لە نووری مالکی دەستگرتنی نووری مالکی هێنانی بۆ هەرێمی کوردستان یعنی ئەمە بە شێوک لە شێوەکان جیاوازی بیرروڕان نەبوو ئەمە سیاسەتێکی بەرنامە بۆ داڕێژراو بوو من مەبەستم لە ناکۆچیە حزبیەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە نەبردراوەتە بەغدا لە مەسلەی ناوەندی بڕیار و زۆرینەی مەکتەبی سیاسی مەبەستم ئەوە بوو ئەوانی دیکە نەخێر جیاوازی بیرروڕان نەبووە و پەیوەندی دروستکردن لەگەڵ مالیکی و لەگەڵ حیدەر عەبادی و لەگەڵ بەڕێز عەمار حەکیم لەگەڵ هەموو ئەوانەی کە لە عێراق و بەغدا هەن
ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی گشتی بووە ینی گزارشتی نەکردووە لە تەرفێک لە ناو یەکێتی باشە بەڵام ئێوە کەسێک هاوپەیمانەتیتان هەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە بەغدا بەڵام ئێستا لە پارتی نزیکترن ینی سیاسەتی داهاتووی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا لەمە دووە چۆن دەبێت هەماهەنگی دەبێت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان یاخود لەگەڵ فراکسیۆنی پارتی یەکێتی حزبێکی کراوەیە و ئامانجی خزمەتکردنی خەڵکە ئامانجی پێکەوەژان و پێکەوە کارکردن لە هەرێمی کوردستان کاتی خۆشی هەواڵ مامجەلال کە لە مەیدانەکە بوو لە سیاستکردن و لەگەڵ کاک مەسعود کە زۆربەی کات یەکتریان دەبینی وەزاڵ دەبوون بەسەر ئەو کێشە و گیرگرفتانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان دەکرد ئەوە قسەی مامجەلال بووە و قسەی خودی کاک مەسعودیش بووە کە ئێمە بتوانین هەمومان پێکەوە هاوپەیمانیەتێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان دروست بکەین کە بیرروبۆچوونی هەموو لایەنە سیاسەکانی دیکەی تێدابی یعنی ئەمە بەردەوام خوازیاری ئەو بووینە کە هاوپەیمانەتی پارتی و یەکێتی بەتەنها نەبێت لە کوردستان بگرە هاوپەیمانەتی پارتی بێ لەگەڵ گۆڕان پارتی بێ لەگەڵ ئیسلامیەکان و یەکێتی بێ لەگەڵ گۆڕان یەکێتی بێ لەگەڵ ئیسلامیەکان کەواتە دەتانەوێت سیاست بکەن و باڵانسی هێزیش ڕابگرن لە نێوان بێگومان یعنی هوەری سیاستکردن بریتە لە هوەری ڕاگررتنی هاوسنجی لە نێوان لایەنەکان کە لە گۆڕەپانە سیاسەکە بوونیان هەیە من باوەڕم وایە کە کەس ناتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە کوردستان ئاوتکە لەبەرەوەی یەکێتی قورسایی هێزیە بە هەمان شێوە کەسیش ناتوانێت پارتی دیموکراتی کوردستان ئاوتکە و لە دەرەوەی سیاست کەنارگیریکە کەواتە یعنی ئێمە دەبێ ینی دام بە واقعبێنین کە لە هەرێمی کوردستانەیە دوو هێزی کارە دوو هێزی بەگۆڕ خاوەن تاریخ لە کوردستان هەیە دەبێت پێکەوە هەڵ بکەن و ناکرێت ئێمە هاوپەیمانەتیمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەسەر حیسابی پارتی دیموکراتی کوردستان بێت چۆن لە ڕابردوش وامان نەکرد ینی پەیوەندیەکانمان لەگەڵ پارتی پەیوەندی استراتیزیمان نەمانهێش لەسەر حیسابی بزوتنەوەی گۆڕان بێت و ئێستاش یەکێک لە سیما جوانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە لە مامجەلالەوە فێر بووین مامجەلال هوەرێک لە سیاستکردن دەزانێ هیوادارم هەموو سەرکردایەتی سیاسی کورد ئیستیفادەی لێ بکەین ئەوەیە کە لە یەک کاتدا دەتوانێت لەگەڵ دوو دوژمنی بەیەک هاوپەیمانێتی بکە و تەبابێ و سیاسەتیان لەگەڵ بکە با بینە سەر نزیک بوونەوەی یەکێتی و پارتی لە یەکتردا ینی ئەو نزیک بوونەوەیە لەسەر چه ئاساسێک لە ڕاستیدا یەکێتی و پارتی دوور نەبوونە لە یەک ینی ئەمە جۆرێک لە ڕاستکردنەوەی مستەلاحەکە بێت ئەو ڕێککەوتنەی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ینی ڕێککەوتنی تەنانەت یەکگرتنەوەی هەردوو حزبەکە پارتی وای هەست کرد کە دوورکەوتۆتەوە لە ئێمە ئەگەر نا یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەیدانەکە لە حکوومەتەکە لە پەیوەندیەکانی لە دانیشتنەکانی لە کۆبوونەوەکانی بەردەوام لەگەڵ پارتی تەماسی هەبووە بەڵام پارتی لە سەرەتای نزیک بوونەوەی بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان مخاوفێک ترسێک خۆفێک لە دڵی دروست بوو تێنەگەیشت لەوەی کە ئەم ئیتیفاقی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دژی پارتی نییە لە ناو ڕۆکی ڕێککەوتنەکەدا بەڕێز نەوسات ینی ئاماژە بەوە درابوو کە ئەوان دەیانەوێ ئەم ڕێککەوتنە دەخوازێ تای تەرازوو لە هەرێمی کوردستان دەستەڵات بگۆڕ تای تەرازوو بێنێتەوە دۆخی جارانی خۆی نەک ینی زاڵ بین بەسەر پارتی ئەمە با ڕاست بکرێتەوە ینی پارتیش حقەکی مەشروع ئەسەرەتەوە تێگەیشت بەڵام دواتر دەرکەوت ینی ئەمە نییە یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوەی کە بزوتنەوەی گۆڕانی لێ جیابەوە بمانەوێ نەمانەوێ ینی کاگنەوشێوان یەکێتی نیشتیمانی کوردستانی کردە دوو کارت هەم لە مەکتەب سیاسیەکەی هەم لە سەرکردایەتەکەی هەم لە ناو جەماوەرەکەشی ژمارەیەکی زۆر لە کورسی پەرلەمانی هێنا کە ئەم یەکگرتنەوە دروست دەبێت قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانین بڵێن جارێکی دیکە بەهێز دەبێتەوە بۆیە پارتی وا تێگەیشت کە ئەم ڕێکەوتنە دوجار بە زەرری پارتیان پلانێکە نەخشەیەکە لە پێناو پەراوەستخستنی پارتی ئێوە هەم نوێنەری فراکسیۆنی یەکێتین لە بەغدا و هەمیش کەسێکی سیاسین و لە دەستەڵاتیش لە ناوەندی بڕیاری یەکێتیش بە شێوەک لە شێوەکان نزیکن ئاگاداری ڕێکەوتنەکانن باز لە پرۆژەی هاوبەشی پارتی و یەکێتی دەکرێت پرۆژەکە لە قازانجی خەڵکی کوردستانە کەواتە هەیە بەڵێ باس کراوە ناقەشە کراوە بەڵام بڕیاری لێ نەدراوە و مەرز نییە ئەم پرۆژە هاوبەشەی
ئێستای یەکێتی و پارتی تەنها لە چوارچێوەی یەکێتی و پارتی بمێنێتەوە چاوەڕی چی دەکەن بڕیاری لێ بدرێت دەبێ ببێتە بڕیاری هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان مەبدەئیەن یەکێتی و پارتی لەگەڵ پرۆژەکە بەڵێ پرۆژەکە لە چوارچێوەی ئەو ڕێنمایانەیە کە بەڕێز کاک مەسعود بارزانی بۆ لایەنە سیاسەکان پێشنیاری کردووە بتوانین دەواازەیەک بۆ دۆخی سەرۆکایەتی هەرێم دەواازەیەک بۆ کاراکردنەوەی پەرلەمان و بتوانین دەواازەیەک بۆ ئەکتیفکردن و گۆڕانکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان بدۆزینەوە ئەمەش ینی پێشنیارێکی ڕەوایە و گونجاویشە بۆ ئەم دۆخی ئێستای هەرێمی کوردستان و ئەم دۆخە ئابووری خراپەیە کە خەڵکی کوردستان فەرمانبەرانی کوردستان کە سوکاری سەربەرزی شەهیدان تێدا دەژین بتوانین هەموو لایەنەکان وەکو پێشتر باسم کرد یەکێتی لەگەڵ پارتی دوو هێزی سەرەکین لە هەرێمی کوردستان جارێ پێش هەموو لایەنە سیاسەکان دەبێت یەکێتی و پارتی ئەم بابەتە کە بیانەوێ لە ئایندە لەسەری ڕێک بکەون هەموو لایەنە سیاسەکان خۆیان ڕوئیان هەبێ و پرۆژیانە بێ پێشنیاریان هەبێ دوجار ئەمە ببێتە پرۆژەی هەمووان کەواتە پرۆژەیەکی هاوبەشێ لە نێوان پارتی و یەکێتی ئەو پرۆژەیە هەوڵ دەدرێت لەلایەن سەرکردایەتی هەردوو حزبەوە ببێتە پرۆژەیەکی گشتگیر بەڵام ینی سەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە یەکێتی و پارتی بە تاوتیل لەسەر تەواوی پۆستەکان لەسەر تەواوی دامەزراوەکانی حکوومەت ڕێککەوتون تەنیا ئەوەی ئێستا ماوە ئەم پرۆژێ دەخرێتە بەردەم حزبەکان ئەوەی ڕازی بێ بەشدارە ئەوەی ڕازی نەبێ ئاوت کرا بەم شێوە مطلقیان نابێ و نەش بووە خۆشبەختانە لە ئاخر کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان دەتوانین بڵێم ڕۆیایەکی تازە بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان هاتۆتە کایەوە کە پارتیش ئێستا لەگەڵ ئەم بیرکردنەوەیە کە بتوانین پێکەوە هەمووان ئەم دۆخە چەقبەستوی هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ژیان و گوزەران کۆتایی پێبێنین و خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەمان بیر و بۆچوونی هەیە و پێشترێش لە خیتابی بزوتنەوەی گۆڕان و لایەنە ئیسلامیەکانیش هەمان ئەو بیر و بۆچوونەمان بینیوە بەڵام ئەم بیر و بۆچوونانە زیاتر لە چوارچێوەی خیتاب بووە گوتار بووە ئەمڕۆ و خەریکە دەخرێتە بواری گفتوگۆی جدی و بکرێتە پرۆژەیەکی هاوبەش بۆ هەموو لایەک من باوەڕم وایە کە دوجار هەموو لایەنە سیاسەکان دەگەنە ئەو قەنەعەتەی کە پێکەوە هەمووان دەتوانن ئەم هەرێمە لەم وەزعە سیاسیە ئابوووریە ئالۆسی ئێستا دەرباز بکەن باشە ئەم پرۆژەیە دیارە باسی کۆمەڵێک شتی کردووە زۆر جار خەڵک دەپرسیان پرۆژەیە ناوەڕۆکەکەی چییە ئایا پارتی و یەکێتی لەسەر چ ڕێکەوتوون پارتی ینی بە ئاشکرایانی قسەکانی وازەح و دیارە دەڵێ ینی ئەمە زۆر پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان بە گرنگ تەماشا دەکەین و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی یەکداکەرەوەی هەیە هەم لە باشکردنی دۆخی هەرێمی کوردستان و هەم لە خراپکردنی دۆخی هەرێمی کوردستان ئەمە تەبعاً جێی سوپاس و پێزانینە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە مقابلی ئەم بیر و بۆچوونەی پارتی ئەویش ینی بە ئاستی بەرپرسیارەتی خۆی هەڵبستێ و گەورەتر تەماشای ڕۆلی خۆی بکات لە هەرێمی کوردستان بۆیە ئەوە دەمانبەستێتەوە بۆی کە پێویست دەکات یەکێتی زیاتر ناوماڵی خۆی ڕێکخاتەوە و زیاتر بیر و بۆچوونە جیاوازەکانی خۆی گەڵاڵە بکە و زیاتر ناکۆچەکانی بەلاوە بنێ ئەم قۆناغە هەستیار و ئاڵۆزێکی ئێستا هەرێمی کوردستانی پێدا تێدەپەڕێت داخوازە لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەلە بکە لە ڕێخستنەوەی ناوماڵی خۆی بۆیە کاکۆسرەت لەم فترەی ڕابردوو زۆر پێدا دەگری لەوەی کە ئەم قۆناغی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئێستا ئەوڕۆ لەگەڵی دانیشتین جێگیری یەکەمی سکرتێری گشتیە و کەسێکی دیارە لە هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیەک ئاگاداری مەعاناتی هاوڵاتیە لە هەرێمی کوردستان لە بێوەسئیان یعنی باسی ئەوەی دەکات دەڵێت چۆن دەبێت نەخۆش بچێ یان دایکی نەخۆش بچێ ئەنگوستیلەکەی یان سەعاتی دەستی دابنێ بڵێتە سەیدەلێی دەرمانم بدەنێ ئەوە پارەم نییە باشە لە بەرامبەر مەبەستم ئەوە باشە
پێی وایە یەکێتی دەبێت چارەسەرەکە چی بێت؟ چارەسەرەکە ئەوەیە یعنی هەمویان تەباین لەسەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دۆخەکەی تەندروست نییە و پێویستە ئەکتیو بکرێ و پێویستە ئەندێک کەم و کوڕی هەیە چاک بکرێ و خطابێکی هاوبەشی هەبێت کەواتە تاوکو ئێستا بێتەوە. ینی ئەو ناکۆچیانەی کە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو تاوکو ئێستاش درێژەی هەیە؟ دەتوانم بڵێم ئێستا فەزایەکی ئارام و هێمن پڕ لە دیالۆگ و خەڵکیش لە بینە دەتوانێت قسەی خێر کراوە و خەڵک باس لە خەڵک کرد چێن ئەوان خەڵک لە ڕابردوو دەتوانین بڵێن خەڵک لە دەرەوەش هەووە وەکو لە بەرنمەیەکی پێشووتریش وتمان ینی بەلای تورکیا بەلای ئێران بەلای هەموو ئەو دەوڵەتانە یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگە بۆ ئەمنیەتی هەرێمی کوردستان و گرنگە بۆ پاراستنی ئەوە بۆ ناو نادەن لە ناوەخۆ چێ ڕۆلی هەبووە لە دێک نزیکردەوەی باڵەکان وە لە دەرەوەشدا چێ هاو بۆ نمونە ینی ئەنجومەنی ناوەند ڕۆڵەشی زۆر ئەکتیڤ و باشی بینی لەوەی کە بتوانێت مەکتەبی سیاسی ئەو لایەنە ناکۆکانە لێکتر نزیک بکاتەوە. ئێمە ئەمڕۆ دوای بینینی کاک کۆسرەت بەڕێز کاک عادل مراد سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانمان بینی وەکو فراکسیۆنەکە دیسان ئەو تاکیدی لە هەوڵەکانی تاکیدی لە ضرورەتی یەک پارچەوی لە دەرەوەی یەکێتی کەس هەوڵی داوە باڵەکان لێک نزیک هەموو لایەنە سیاسەکان ینی کەم و زۆر دەوریان هەبووە و هەوڵیان داوە ڕەنگە بەشێکیان لە ڕێگەی سەردانی تایبەت و نهێنی بێت بەشێکیان لە ڕێی تەلەفۆن بێت بەشێکیان هاتن بێت بۆ لای کاکۆسرەت لەلایەن پارتیەوە لەلایەن لایەنە ئیسلامیەکان هاتوونە دانیشتوونە هەردوو لایەن بینیوە باس لە دەرەوە کردووە دەرە ئەمە سەرەتای ناکۆچی و کێشەکان بوو ئێران دەوری هەبوو قسەی کرد و تورکیاش لە ڕێگەی علاقاتی دیبلۆماسی قسەی خۆی کرد هەمویان جەختیان لەوە کردەوە کە یەکێتی زەرورە بۆ ئەمنیەتی هەرێمی کوردستان بۆ ڕاگررتنی پارسەنجی دیموکراسی و پێشکەوتن لە هەرێمی کوردستان. بەڕێز نەوزاد دیارە هەر ڕێکەوتنێک دەکرێت بەشێک ڕازیە و بەشێکیش ناڕازی بێگومان. ئێستا لەسەر ئەو ڕێکەوتن لە نێوان پارتی و یەکێتی کراوە ینی خەڵکێک هەیە ناڕازی بێ ینی تەنانەت بەیان نامەیەکیش هەیە لەو بارەوە ینی باشکرا باس لەوە ناکەن کەەوە ناڕازین کاک کامەران ینی ئەگەر یەکێتی و پارتی یان با بڵین چەند لایەنێک لە هەرێمی کوردستان بڕیاریاندا ئەم دۆخە چەق بۆستووە بگۆڕنەوە بەرەو پێشی بەت و کێشەی خەڵک چارەسەر بکەن دەبێ گوێ لە هەموو بیر و بۆچون و لایەنێک بگرین بەڵام ئەگە گەیشتە ئاستێک کە یعنی داخوازەکانی خەڵک چارەسەرکردنی کێشەکانی خەڵک لەسەر کەسێک و لایەنێک بەتەن هاوەستا نابێ بیوەستێنی کەواتە مەکتەبی سیاسی و جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕێکەوتنەکەی ئیمزا کردووە دەستەڵاتی ئەویان هەیە بە ناوی تەواوی یەکێتی ئەم ڕێکەوتنە بکەن خۆ کاکۆسرەت بەتەنیا نەبووە مەکتەبی سیاسی لەگەڵ بووە و هەموو کەسەکانی ناو مەکتەبی سیاسی دیارە ڕەنگە خەڵکێک ینی وای ببینێ کە ئەمە بەشێکە لە یەکێتی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامە دەردەکەن دەڵێن ئێمە دەمانەوەی بە شێوک لە شێو کە ئەمە لەسەر حیسابی بزوتنەوەی گۆڕان خۆ ئێست خۆشیان دەڵێن لەسەر حیسابی بستنەوەی گۆڕان نەبێت منیش قبوڵم نییە لەسەر حیسابی بستنەوەی گۆڕان بێت و کاکۆسەتش قبولی نییە هێرۆخانیش قبولی نییە هیچ کەسێک کاک بەختیاریش کو باسم کرد ینی پەیوەندەکان لەسەر حیسابی کەس نییە. با پرسیارەکە بەم شێوە بکەم مەکتەبی سیاسی یەکێتی دەتوانێت بەبێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی ناوەندی بڕیار و ڕێککەوتن ئیمزا بکە هەموو ڕێککەوتنێک بە پێی موسسات یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری لێدەدا یعنی ئەمە دۆخێکی تەندروستە بۆ ئەوی بتوانانی زۆرترین پشتیوانی بۆ ئەم ڕێککەوتنە یان ئەم پرۆژەیە هەر پرۆژەیەک لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەبێت یان هەبووە دروست بێت دەبێت زیاتر پشتیوانی بۆ دروست بکەیت ئەنجومەنی ناوەندیش ئەنجومەنی ناوەندێکی هەڵبژێردراوە شەرعیە و متمانەی هەموو کۆنگرەی بەدەستێناوە و سەرۆکێکی ئەکتیڤی هەیە و جێگرەکانی ئەکتیڤن و بۆ ئێمە لە ژیانی حزبایەتی لە هەرێمی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئیسیفادەی زۆرمان لە ئەنجومەنی ناوەند کردووە و قازانجی بە ڕۆئیا و بیرکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان داوە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیام لەوەی کە بەبێ ئۆرگانەکانی خۆی ناچێتە ناو هیچ جۆرە ڕێکەوتن و پرۆژێکەوە. باش دەڵێن پارتی و یەکێتی وەکو
ڕابردوو سیستەمی 50/50 ئیتر جێبەجێ وڵا من لە قسەیەکی کاک دکتۆر بەرهەم کە لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردوو لەگەڵ هەموو پەرلەمانتارانی کورد لە عێراق بەبێ جیاوازی کۆبوونەوەیکی لە ماڵی خۆی کرد لە بەغدا گوتی من لەگەڵ ئەوە نیم و مەکتەبی سیاسی و دەستەی کارژێرش لەگەڵ ئەم ڕێکەوتنە نابێ ببین کە ئەگەر یەکێتی پارتی ڕێککەوتن بکەن وەکو برا بەش ئەوەی هەیە چ پۆست بێت چ مادە بێت چ نەوت بێت هەر شتێک بێت لە بینی خۆیاندا بەشی بکەن ئەم سەردەمە بەسەر چووە ئێستا حزبی سیاسی دیکە لە گۆڕەپانەکە هەن و ملەتیش لەوانەیە ئەوە قبول نەکا دەکرێت یەکێتی و پارتی یان یەکێتی و گۆڕان پارتی و گۆڕان پارتی و یەکێتی هەمووان پێکەوە ڕوئیای هاوبەش و بەرنامەی هاوبەشمان هەبێ بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان بەڵام دابنیشین وەکو بەش بەشێنە ئەوەی هەریەکە بەشێک ببا و ملەتەکەش بەستەمەشا بکە ئەمە ینی شتێکە تەندروست نییە و باوەڕ ناکەم یەکێتی و پارتی لە ساڵی 2017 کە سەردەمی با بڵێن پێشکەوتن و سەردەمی دیالۆگ و حەزارەت و شارستانیەتە بێن دابنیشن وەکو سەردەمانی زوو ئەم بەش بەشێنە لە نوێن خۆیان کەواتە گرنتی هەیە حزبەکانی دیکەش بەشداری ئەو پرۆژەیە بکەن من پێم وایە بەشداری دەکەن بەڵام مەترسی لەوە نییە لە پێشودا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی پرۆژەی هاوبەشیان هەبوو پارتی ئامادە نەبوو پێشوازیان لێ بکە ئەم جارە بزوتنەوەی گۆڕان هەمان سیاست پەیڕەوکە برێ ئێمە پێشوازی لە شاندی هاوبەشی یەکێتی و پارتینە بەداخەوە کاک کامەران سیاست لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای هوەر مەبەستم هوەری سیاست پیادە نەکراوە بۆیە لە بچووکترین هاوپەیمانتی لە نێوان دوو لایەن یان چەند لایەنێک ترسێکی گەورە لەلایەن ئەوی بەرامبەر دروست دەکا من هیوادارم نابزوتنەوەی گۆڕان بترسێ و نا یەکێتیش بەبێ بزوتنەوەی گۆڕان داخلی ڕێکەوتنێک دەبێت کە لە زەرێری خەڵکی کوردستان گەشتبینی بە ئایندە ئێمە سیاست دەکەین سیاست دیوێکی گەورەی بریماڵی کورمە بەڵێ دەبێ گەشتبین بین زۆر باشە بەڕێز نەوزاد ڕەسوول ئەندامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدە بمێنن بە خێر و خۆشی